ئەندامانی بەڕێزی پەرلەمان لە چەند ڕۆژی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا. کۆبوونەوەکە لە 3 تەوەر پێکات بوو، بەڵام کۆبوونەوەکەی پەرلەمان بەهۆی ئاگرکەوتنەوە لە بینەی پەرلەمان تا کاتێکی دیکە هەڵگیرا. تەوەری یەکەم دەنگدان بوو لەسەر پرۆژە یاسای کۆمپانیا ئەمنیەت تایبەتەکان لە هەرێمی کوردستان. پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ و ژمارەیەک لە فراکسیۆنەکانی دیکە و چەند پەرلەمانتارێک دەنجیان بەو پرۆژە یاسایە نەدا. ئەوان پێیان وایە ئەو پرۆژە یاسایە زیاتر لە بەرژەوەندی کەمینەیەکی بازرگاندایە. ئەمڕۆ ئەو یاسایی کە تایبەت بە کۆمپانیا ئەمنیەکان دەرکرا بەڕاستی ئەوە دوورینی کاڵایە بە باڵای مەجموعەیە کۆمپانیا بۆ مەکتەب سیاسیەکانی هەردوو حیزبی دەسەڵات بە هیچ جۆرە پەیوەندیدار نییە بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە و ئێمە هێندە پێشنیارمان کردبوو کە ئەکرا یاساکە وای لێ بکرێت بۆ بەرژەوەندی خەڵک بێ، بەڵام بەداخەوە هێشتا بۆ هەموو هێزە سەربازی لە بەردەستیانە تێر ناخۆن ئەیانەوێت لە ڕێگەی کۆمپانیا ئەمنیشەوە و بەردەرگای ماڵی خۆیان و ئەوەی کە ئەیانەوە بیکەنە سەربازگە و ژیانی خەڵک زیاتر خراپ بکەن. ئێمە دەنگمان بە یاسای کۆمپانیا ئەمنیەکان نەدا و پێمان وابوو ئەم یاسایە ئەچێتە خزمەت ئیحتیکار و قۆڕەخکردنەوانێ. ئەو کۆمپانیانەی کە هی بەرپرسەکانن یان هی کوڕ و کچوونەوەی بەرپرسەکانن وەک ئێستا دەبینین لە کوردستانە بەڕاستی تەنها دەرفەت بۆ ئەوان دەکرێتەوانێ. تەوەری دووەمی کۆبوونەوەکەش تایبەت بوو بە خستنەڕووی بە دوواداچوونی هەردوو لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان و پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەبارەی خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانەوە بۆ داواکردنی دەرماڵە. کۆی داواکاری قوتابیانمان بەڕەوا بینی و پاڵپشتیمان کردن و دووپاتمان کردەوە کە بە شێوەیەکی خێرا ئاراستی ئەنجومەنی وەزیران بکرێ و حکوومەت بتوانێت کاری خێرا لەسەر بکارە جێبەجێکردنی ئەو داوایانە. تەواوی ئەو قوتابیانێک کە دەزگیر کرابوون لە ڕۆژانی یەکەم و دووەم بەدواوە تا کۆتایی ناڕەزایەتەکان تاکیدمان لە ئازادکردنیان کردەوە. وا بڕیار بوو لە تەوەری سێمی کۆبوونەوەکەش خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کشتوکاڵی لە هەرێمی کوردستان بکرێت، بەڵام بەهۆی سوتانی بەشێک لە نۆهەمی خوارەوەی پەرلەمان کۆبوونەوەکە بۆ کاتێکی نادیار هەڵگیرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.